وانەیەکی تر لە کۆرسی پرۆتاگۆراس کە لەبارەی پەروەردەوەیە دەست پێ دەکەین. لەوانەی پێشوو سوکرات لەگەڵ ئەپیکراتە گفتوگۆ قسەی لەسەرەوە کرد. ئەپیکراتۆ دەچی بۆ لای پرۆتاگۆراس هەست بەو مەترسیە ناکەی کە چوونت بۆ ئەوە و بەوەی کە ببی بە شاگرد لە لای و ئەوەی کە ڕوو دەدا لەم پەیوەندەی تۆ ئەو دەکەوێتەوە و ڕوودەدا لەوە ناترسی. ئاوا بۆ پەلەپەلە هاتووی و بەبێەوەی هیچ بیری لێ بکەیتەوە هاتووی کە پێکەوە بچین بۆ لای پرۆتاگۆراس تا ببی بە شاگردیە و تەبەن ئەم پرسیارە لەکوێوە دەکات دەڵێت تۆ کاتێک کە لە ڕووی جەستەییەوە نەخۆش دەکەوی بۆی بتبەن بۆ لای بچیتە لای دکتۆرێک چارەسەرت بکە پێویستت بە پرسوڕایەکی زۆرە هەتا جەستەی خۆت بخەیتە ژێردەسی ئەو پزیشکە دەپرسی لەم لارێ و پزیشکە چۆنە ئاوایە لەم لا پرسوڕا بە کەسوکارت دەکەی یعنی شتانێکی زۆر دەکەی تا ڕازی دەبی بەوەی تا جەستەت بخەیتە بەردەسی ئەو پزیشکە. ئەی باشە ئێستا تۆ دەچی بۆ لای پرۆتاگۆراس دەرونی خۆت دەخەیتە بەردەسی باشە بۆ ئەمە هیچ هینت نییە قەلق نیت ئەی نابێتەوە لەما قەلق زیاتر قەلق زیاتر هەست بە مەترسی بکەیت دەرونی خۆت بخەیتە بەردەسی کەسێک تا جەستەکەت. ئەی خۆشبەختی ئینسان یعنی لە دەرونیەوە سەرچاوە ناگرێت زیاتر تا لە جەستەیەوە. تۆ هاتوویت بەبێ ئەوەی بیرت بکەیتەوە دەتەوێت ئەمە بکەیت. ئەی تۆ دەزانی بۆ لای کێ دەچی ئەوەی کرد بۆی لای دەچی کێ تەبان مەبەستی سوکرات لەوە نییە کە ئەوەی بۆ لای دەچی کەسێکی خراپە یا چاکە یا فلانی مەبەستی ئەوەیە تۆ دەبێت بزانی چی دەکەیت بە تایبەتی لەوەی کە لە شتێکە کە ڕەبتی بە ڕۆح و دەروونتەوە هەیە دەبێت تۆ بزانی چی دەکەیت دەبێت زیاتر وردبی زیاتر قەلقبی لەسەرەوە. تەوان دواترەوە باس لەوە دەکات کە ئێمە دوو جۆر لە کاڵا فرۆشەیە سۆفستاییەکان ئەوانن کە کاڵای دەروون دەفرۆشن و فرۆشیاری تریشەیە ئەوەی کاڵای جەستە دەفرۆشی. لێرە شتێکی ورد تەحدید دەکاوی شەوەیە کە کاڵا فرۆشەکان بە هیچ شێوەیەک نازانن ئەو کاڵایەت چیە کە دەیفرۆشن یعنی کاڵای باش لە کاڵای خراپ ژیان ناکەنەوە. دوکاندارێک چوزانێ فەرزەن دوکانێکی ئامێرە تەکنۆلۆژیەکانی داناوە ئەو هەرەوەندەیە دەشێ و ئامێرانە دەکرەوبی لەوە دەکاتەوە دەتوانێت بە زیاتر بیان فرۆشێتەوە یانە بی لەوە ناکاتەوەرێ ئامەی کە هەیە چییە چاکە باش دروستکراوە. ئەوانەی دەزانن ئەمە چاکە یا خراپە جیای دەکەنەوە ئەوانن کە دروستی دەکەن ینی کاڵا سازەکانن ئەوانەی کاڵاکان دروست دەکەن ئەوانە دەزانن ئەم کاڵایە چییە بەڵام ئەوانەی کە کاڵاکە دەفرۆشن نازانن کاڵاکە چییە. جا لەوێ دەڵێ ئەگەر کاڵاکە بۆ نمونە ڕەبتی بەو شتەوە بێ کە جەستەیە بۆ نمونە و خۆراکێکەیە دەیکڕی شتاک و مەجای ئەوەی تایە دوای کڕینەکەشی تۆ چیە فەحسی بکەی کەسێک بێنی بزانی ئەم خواردنە ئەم باشە خراپە پسپۆر بێ بەڵام دەڵێی دەروون کە تۆ دەچی دەروونە دەخەیتە بەردەمی چونکە ئەو شتێگەیە دەتوانی ئەو کاڵایە بخەیتە ناوی و هەڵی گری و تا کەسێک بێت کە پسپۆرە دەزانێت کە خراپ لە چاک جیا کاتەوە پێت بڵێ ئەمە خراپە یا چاکە بۆ جەستت گونجاوە یا گونجاو نییە. بەڵام ئەڵێ ئەوەی دەروون هیچ مەجای ئەوەشی تیانە چونکە تۆ هەر ڕاستە خۆپارەکەی دەدەیتەوەویش ئەو شتەی کە خواردنە دەخاتە ناو دەروون و تۆ دەڕۆی بە ڕێگای خۆتایتر چی لێ دێ مەجالێکی تیانە بۆ پشکنی لەبەرەوە ئەمەی تۆ دەیکەی مەترسیدارترە تا ئەوەی کە بچی شتێک لە بازار بکڕی بۆ جەستت. ئەمە تەبەن پوختەیە و محازەرەی پێشوو بوو کە خوێنبان لە هەفتەی پێشوو. ئێستا دەچینە سەر بابەتێکی تر تەبەن دوایەوە سوکرات و
ئاپیکرات بەڕێ دەکەون بۆ لای گۆرگیاس لای پرۆتاگۆراس یەکەم جار کە دەچن تەقە لە دەرگا دەدەن دەرگاوانەکە کە دیارە لە ماڵی یەکێکە لە دەوڵەمەندەکان پرۆتاگۆراس چکوانە گەڕۆکن خۆی پرۆتاگۆراس هاتووە بۆ ئەسینە و لە ماڵی دەوڵەمەندەکانیشدا دەنیشێت چونکە دەوڵەمەندەکان پێویستیان بە سۆفستایەکانە کە لە دەرگا دەدان پاسەوانەکە دێت وەکو بڵێ بە شێوازێک لە شێوازەکان دەریان دەکات دواتر بە پاسەوانەکە دەڵێنێمە بۆ لای پرۆتاگۆراس هاتووی ئەتا دەیان کاتە ژوورەوە ئەمە تەوان تەکستەکە تایەتی و بەس من لێرە هەر بەوەیەوە کۆی تەکستەکە ئاگادارن باسی دەکەم دوایەوە شەر هەر قسەکردنە لەسەر ڕێخستنی گفتوگۆکە ینی هەتا دەگاتە سەر گفتوگۆکە بەمە دەست پێ دەکا سوکرات دەڵێ پرۆتاگۆراس من و ئەبیکرات بۆ لای تۆ هاتووی پرۆتاگۆراس دەڵێ دەتانەوێت بە تەنیا قسەم لەگەڵ بکەن یا لە بەردەم میوانەکانە تەبەن بۆ سۆفستایی ئەوە گرنگە ینی چونکە ئیشی سۆفستایی ڕەبتە بە جەماوەرەوە لەبەرەوە گرنگە ئەگەر لە بەردەمە و خەڵکەی کە لەوێ میوانە گفتوگۆکە بکەن یا بەجیا بیکەن پرۆتاگۆراس دەڵێ ئەمە بەجیا گفتوگۆکە بکەین یان لە بەردەم میوانەکان بیکەین تەمامان بۆ سوکرات گرنگ نییە لەکوێ دەکرێت گفتوگۆکە ئەوەی گرنگە ئەوەیە کە بە شوێنیان ڕۆشتووە و فەحسکردیە و ڕاستیە و حەقەتی شتەکە هەوڵدانە بۆ لێکۆڵینەوەیە لەیان گەڕانە بە شوێن ڕاستیە و شتە بەس لای پرۆتاگۆراس لەبەرەوەی وجودی پرۆتاگۆراس پەیوەستە بە جەماوەرەوە ینی جەماوەر ڕەوایەتی دەدا بە سەفسەتە ئەگەر جەماوەر نەبێت سەفسەتە هیچ عەرزێک نییە لەسەری خۆی ڕاگرێت و جەماوەریش لەوێوە کە نەزانە بەوەی کە سۆفستایی وەک زانایەک دێڵێت ئەن وەک زانایەک تەمسیلی زانایەک دەکا لە عینی کاتیشا ئەوەی کە دێڵێت نایزانێت بەڵام جەماوەرەکەش نازانێت کە ئەو نازانی هەروەکو ئەوەی کەوتمان کاڵا فرۆشەکە نازانێت کاڵاکە چییە بەڵام ئەوەشی کە لی دەکرێت بامان شێوە نازانێ ئەم کاڵایە باشە یا خراپە یعنی مۆزوعەکە لە بینی دوانایە کە هەردووکیان نازانن یعنی ئەم پەیوەندیە لە شوێنەکە دروست دەبێت کە نەزانین هەبێت لە ناو زانینە ئەم پەیوەندیە دروست نابێت یعنی بۆ نمونە سۆفستایی بچێتە شوێنێک کە کەسانێکی تایە لەبارەی بابەتێکەوە شارەزان بۆ نمونە بابەتی ئەندازە کاتی ئەم سۆفستاییە قسە دەکات بۆ ئەوان ناتوانێت قسە بکات چونکە ئەوان دەزان ئەم نازانێت بەڵام بۆ خەڵکێک کە لە ئەندازە نازانێ ئەو دەتوانێت باسی ئەندازیان بۆ بکەوە دەشتوانێت قەنەعەت بە خەڵکەکە بێنێ کە ئەو لە ئەندازیارەکان باشتر دەزانێت لە بواری ئەندازە دوای سوکرات دەڵێ بۆ ئێمە هەروەکێکە ینی لە بەردەم میوانەکانان گفتوگۆکە بکەین یا بەجیا بەڵام بەباشی گوێمان لێ بگرە تا بزانی ئەوەی بۆی هاتوین چییە تابەن ئەپیکرات سوکرات دەبا لەگەڵ خۆی تاوەکو بچێ بۆ لای پرۆتاگۆراس بیکە بەوەی کە بیکە وای لێ بکە کە وەکو خۆی بێ چونکە ئەو هەربی لەوە دەکاتەوە وەکو پرۆتاگۆراس بێ بی لەوە ناکاتەوە ئەرێ بێ بە وەکو پرۆتاگۆراس بێت چییە ینی سۆفیست چییە ئەو نازانی دوایەوە پرۆتاگۆراس دەڵێ چییە هێناوە بۆ ئێرە سوکرات دەڵێ ئەمە ئەبیکراتە هاوشارێکی ئەم شارەیە و کوڕی ئەبولۆ دوورۆسە لە خانەوادەیەکی دەوڵەمەندە ئامادەیەکی باشی تایە باوەڕ ناکەم کەمتر بێ لە ئامادە باشی هاوڵەکانی لەوە دەچێت بیەوێ لە شاردا ناوبانگ دەربکات پێم وایە باشترین وەسیلە بۆ ئەمە ئەوەیە وانەکانی تۆ وەربگرێت ئێستا تۆ دەتوانی بڕیاری ئەوە بدەیت لە بەردەم میوانەکاندا قسە بکەین یا بەجیا
طبعا لێرە سوکرات بە شێوازە قسە دەکا کە وەکو بڵێ نزیکە لەو کارەوەی کارەی کە پرۆتاگۆراس دەیکات وەلامان کاتیشا نزیکە لەوەی کە ئەپیکرات دەیەوێت کە ئەپیکرات وەکووتم هەر دەیەوێت وەکو پرۆتاگۆراس ناوبانگی هەبێ ناوبانگی هەبێ ینی کەواتە دەیەوێت بچێت لەوێ فێری بکات چۆن بە ناوبانگ بێت ئاخر ئەمە زانست نییە من تۆ فێرکەم چۆن بە ناوبانگ بیت ینی هیچ هوەرێک لە ئارانیە من بە هوەرێک ناتوانم فێری ئەوە بکەم بە ناوبانگ بیت ینی ئەوە جیاوازە من بێم بڵم وەرە بە فێری نیگارکێشانت بکەم یا فێری شانۆت بکەم یا هەر فێری ئەندازە بکەم فێری ئەندازت بکەم شتێکە و وەرە فێرت بکەم ببیتە کەسێکی بەناوبانگ لە ڕێگەی ئەندازەوە شتێکی ترە لە ڕێگەی ینی لەم کاتا بۆ نمونەگەر نیگارکێشان بێ نیگارکێشانەکە و تەنها وەسیلەیە بۆچی ینی لە لای ئەم کەسە نیگارکێشی ئامانج نییە ئەم کەسە نایەوێت ببێ بە نیگارکێش لە ئەسڵا دەیەوێت لە ڕێگەی نیگارکێشیەوە چی بکە ناوبانگ پێیاکە خەڵک بیناسێت لەبەرەوە کاتێکیش کە نیگار دەکێشێت کاری بە نیگارەکەەوە نییە کاری بەچیەوە هەیە بەوە هەیە چۆن خەڵکەکە قەناعەت پێ بێنێ کە نیگارکێشێکی مەزنە کاتێکیش تەرکیز لەسەر ئەمە بوو تەرکیز بە هیچ شێوازێک لەسەر هوەرەکە نییە لەبەرەوە ئەم هوەرە لێرە چییە ئامانج نییە وەسیلەیە بۆ شتێکی تر لەبەرەوە ئەم دووشتە جیاوازن و ئەپیکراتیش فەرەزەن پرۆتاگۆراس زانایە وەکو ئەپیکرات خۆی دەڵێت تا ئەمیش ببێت بەزانە و لەوێەوە ناچێت بۆ لای تا ببێت بەزانە ینی بزانێ بەڵکو لەوێەوە دەچێت بۆ لای تا وەک ئەو بەناوبانگ بێ ئەو دەیەوێت ببێت بەزانە تا بەناوبانگ بێت کەواتە زاناییەکە چییە مەوزوعی ئەو نییە وامە لە زۆر شتی خۆمانە ئەوەی کەوا دەکات فعلەن هەموو ئەو لە مەجای پیشەکان و هوەرەکانیشە خەڵکێکی کارتۆنی دروست بێت ناوبانگێکی زۆری هەیە بەڵام کارەکەی هیچ نییە ئەمە ئەو جۆرە لە کەسە کە هوەرەکە ئامانج نییە لە لای بەڵکو چی ئامانجە لە لای هوەرەکە تەنها شتێکە بەدەستیەوە بۆ ئەوەی بچێتە سەر شاشت ئەلێرەوە هوەرمەندی ساختە و ئەندازیاری ساختە و دنیایەکی ساختت بۆ دروست دەبێ کە تیا دەچێ یا زانست تیا دەچێ یا هەر شتێکی تر لەوانی کە هەیە بەڵکو لە عینی کاتیشا و وای دەرگای لەسەردا دەخرێت بۆچی چونکە جارێکی تر ئەمە تعریف دەکرێتەوە لە ڕێگەی ئەوەی کە ساختەیە فەرزە نیگارکێش کێیە ئێتە نیگارکێش ئەوە نییە کە کۆمەڵی ئایدیا و فکرەیە لە ناویا هەیە کۆمەڵێت نیگار لە ناویا بە نادیاری هەیە دەبێت بێنە ناو ڕەنگەکانەوە ئەمە نییە نیگارکێش ئەوەیە کە نیگارکێشێکی گەورەیە یعنی چی گەورەیە یعنی خەڵک دەیناسێ یعنی لەسەر شاشەکەیە و ئەوەی گرنگە ئەوەیە تۆ بچیتە سەر شاشەکە لەبەر ئەوە تعریفی ئەم نیگارکێشە دەگۆڕێ لەبەرەوە کاتێک کەسێک دەچێت فێری نیگارکێشان بێت هەر لە ئەساسەوە چییە پاڵنەرەکەی بۆ نیگارکێشان پاڵنەرێکی عەرەزیە یان ڕواڵەتیە ئەوەی پاڵنەرە ڕاستەقینەکەیە چییە دەرکەوتنیەتی لە ڕێگەی نیگارکێشانەوە جا لێرەوە هەموو بوارەکان وێران دەبن چونکە کۆمەڵێک کارکتەری ساختە دروست دەبن کە ئەو هوەرە دەنوێنن وانیشان دەدەن کە هوەرمەندن بەس هوەرمەند ببورن هوەرمەند نین وانیشان دەدەن وا پێناسەکراون ئەندازیارن بەڵام ئەندازیار نین وا پێناسەکراون پزیشکن بەڵام پزیشک نین جا ئەم مەوزوعی کەمەی لێرە دێڵێ سوکرات دەی ئاماژە بۆ بکە ئەم هاتووە بۆ لای تۆ تا ناوبانگ دەرکات یعنی کەواتە ئەم ناتووە بۆ لای تۆ لە بوارێک لە بوارەکانە شارەزا بێت بەڵام تۆش گۆرگیاس
ینی پرۆتاگۆراس تۆش کارەکەت ئەوەیە کە ئەمە بکەیت لەبەر ئەوە من ئەوم هێناوە بۆ لای تۆ وا بزانم شتێکی گونجاوە جا لێرەشەوە کە سوکرات ئاوا ئەمەی کردووە بەم شێوەیە باسی ناوبانگ دەکا پرۆتاگۆراس دڵی خۆشە دەڵێ ئافرین سوکرات کە توانیوتەوە ئەوە بزانی کە من خەریکی چیم ینی لێرە ئەترافێکی پرۆتاگۆرازەیە بەوەی کە پرۆتاگۆراس خەریکی ئەوە نییە خەڵک بک بەزانە خەریکی ئەوەیە خەڵک وا لێ بکان ناوبانگ پێیاکەن بناسرێن خەڵک باسییان بکە ینی ببنە حکایەت یانەما ئەترافی پرۆتاگۆراس خۆیەتی بەڵام بەبێ ئەوەی هەست بە بەوە بکە کە ئەترافی بەشتە کردووە دوای وەڵ دەڵێ چی دەڵێ کەسێکی بێگانە کاتێک دێ بۆ شارە گەورەکان ئا لێرەوە باسی ت دەچێتە ناو ئەوە کە سۆفستایی چییە وەتەڵەن سۆفستایی ئەو وەکو شتێکی قەدەغەکراو سەیری دەکات لە ناو ئەسینە لە ناو لە شوێنەکانی تریشە دواترە و باسیەوە دەکات کە چۆن ئەم توانوێتی بە ئاشکرا وەک سۆفیستێک خۆی تعریفکە لە کاتێکا سۆفستاییەکانی بەل لەو وەک سۆفیست خۆیان ئاشکرا نەکردووە و خۆیان پەردەپۆش کردووە بە شتێک لە شتەکە تەبەنەوەی خۆی پەردەپۆش دەکات جا لێرە ئینە گەمەیەکی زۆر سەریتایە تەسەور دەکەم پرۆتاگۆراس وەکو سۆفستایەک ئاوا دەرکەوتووە ڕەبتی بەو گەمەوە هەیە کە پرۆتاگۆراس توانیویەتی بیکات و سۆفستاییەکانی تر نەیانتوانیوە بیکەن خۆی سەفسە تا هەر خۆی جۆرەکە لە پۆشینی ئەوەی کە ڕاستەقینەیە بەڵام پرۆتاگۆراس لێرە باس لەوە دەکا کە ئەو ئاشکراکەری شتێکە کە پۆشراوە لێرەوەمان لەبیر دەباتەوە کە خودی سۆفستایی سۆفیست هەر خۆی چییە خۆی کائینێکە خەریکی پەردەپۆشکردنی شتەکانە خەریکی پەردەپۆشکردنی ئەوەیە کە ڕاستەقینەیە جا لێرە بزانین چی دەڵێ و چۆن باسی ئەوانی تر دەکا و باسی ئازایەتی خۆی دەکا پرۆتاگۆراس و پاساوی ژێنێتەوە ینی زمینەیەک ساز دەکات تا خۆی لە ناویە ئاشکاکە بڵێ من ئاوا بەهێزم ئاوا گەورەم ئاوا مەزنم چونکە لەبەرەوە سەفسەتە ڕەبتی فعلەن بە ناوبانگسازیەوە هەیە گەر بگو جیان موشەیە بەکاربێنم ناوبانگسازی ینی چۆن من بتوانم وا بکەم یەکێک ناوبانگ دەکات دەتەمان ناوبانگ دەبێت تۆ لە شتێکا دەریکەیت بەس ئەم شتە دایمە بیر چوەتەوە ینی ئەوەی کە گرنگە چیە ناوبانگەکەیە هەڵێ کەسێکی بێگانە کاتێ دێ بۆ شارە گەورەکان و کار دەکات بۆ ئەوەی باشترینی گەنجەکانی ئەو شارە خزم و کەسوکاری خۆیان و هاوڕێکانیان لە پیر و گەنجە بێڵن و بێن بۆ لای ئەو بێگانەیە تا بەهۆی ئەوە کە لەگەڵی دان چاکتر ببن ئەوە ئەو بێگانەیە کە ئەو کارە دەکات دەبێت زۆر ئاگای لە خۆی بێت ئەوەی دەیکا کارێکی هەروە ئاسان نییە چونکە ئەوە دەبێتە هۆی ئەوەی ئیرەیی و کینە لای ئەو دەوروبەرە بجوڵێنێ و بەهۆی ئەمەشەوە کەسوکار و هاوڕێکانی ئەو گەنجانە دەست بکەن بە پیلان گێڕان هەڵێ من هونەری سۆفیست بە هونەرێکی دێرین دەزانم یانێ هونەرەی سۆفستاییەتی بە هونەرێکی دێرینی دەزانم بەڵام ئەوانەی لە کۆندا بەم هونەرەوە سەرقالبوون لەبەر ئەوەی ترسیان لە ڕق و کینەیە بووە کە بەوەی کارەکەیانەوە لێیان هەڵدەگیرێت هەولیان داوە بە پەردەیەک پەردەپۆشی بکەن ینی کارەکان پەردەپۆش بکەن هەندێکیان لەژێر پەردەی شاردا کاریان کردووە کۆمیرۆس و هێزیۆد و سیمۆندیس هەندێکی تریان لەژێر پەردەی پەنهانە ئاینیەکان و پێشگۆیەکاندا کاریان کردووە وەک ئۆرفیۆس لەگەڵ مۆسیۆس و شوێن کەوتوانیان هەڵێ هەندێکی تریان وەرزشیان بۆ پەردەپۆشی کارەکەیان بەکارێنەوە ینی بوونەتە مامۆسای وەرزش بەڵام بە ناوی مامۆسای وەرزشەوە خەریکی سەفسەتە بوون وەک ئێنیمۆسی خەڵکی تارنتۆس هیرۆدۆکسیش کە لە
سلمبریانۆسەوە لە میگارا لەدایک بووە لە سلمبریانۆسە و لە میگارا لەدایک بووە تا ئێستاش لە ژیانە ماوە وەک سۆفیستەکانی ترە و لەوان کەمتر نیە. ئەجاسۆ کلیزی لای ئێوەش بە میوزیک کارەکەی خۆی پەردەپۆش کردووە، ئەویش سۆفیستێکی گەورەیە. بامان شێوە بۆ کلیدیزی خەڵکی کیۆس و غەیری ئەمانش وەک گوتم هەمویان ئەم هونەرانەیان کردووە بە پەردەیەک بۆ پەردەپۆشکردنی کارەکەیان تا خۆیان لە ئیرەی و چاوپیسی خەڵک بپارێزن. اینجا دوایەوە دەڵێت لە ڕاستیدا من لەگەڵەوەدا نیم کە ئەوان کردویانە. من پێم وایە ئەوان بەوەی کە کردویانە ئامانجەکەیان نەپێکاوە، چونکە ئەوان بە پەردەپۆشکردنی کارەکەیان نەیانتوانیوە خۆیان لە چاوی پیاوە بەهێزەکانی شارەکان بشارنەوە و لە کاتێکدا لەبەر ئەوان کارەکەی خۆیان پەردەپۆش کردووە. ئەم مەقتەعە شتێکی وردمان لەسەر سۆفست پێ دەڵێ، بەڵام هەر لەسەر زمانی سۆفیست خۆیەوە. و ئەم گفتوگۆیانەی ئەفلاتون لەوێوە گرنگن کە سۆفیست خۆی لێرە دەدوێت لەبارەی خۆیەوە، بەڵام سۆفیست بە هەر جۆرێکیش بدوێت لەبارەی خۆیەوە حەقیقەتی خۆی ئاشکرا ناکا. بەڵام لە عینی کاتا لە ڕێگەی ئەوەی کە ئەو دەدوێ ئێمە دەتوانین لە سۆفیست بکۆڵینەوە. سۆفیست کێیە؟ من لەوانەکانی پێشوو باسی ئەوم کرد کە سۆفیست هەویەی نیە. سۆفیست ناتوانانی لە شوێنە کات ینی هێنیکەی بیگریت، ناتوانانی دەستنیشانیکەی، ناتوانانی تعریفیکەیت. شتێکە بەردەوام خۆی دەگۆڕێ، بەردەوام دەجوڵێ، لە جوڵەیەکی بەردەوامایە، بۆ لە گۆڕانێکی بەردەوامایە. لەبەرەوە بە ئاسانی تۆ ناتوانی ڕایگریت و لێ بکۆڵیتەوە و جێگیریکەیت. جا لێرە ئەو دێت باسی ئەومان بۆ دەکا کە سۆفیستەکان بەردەوام دانی تراژیدیایەک دروست دەکا بۆ سۆفیست، کە سۆفیستەکان خەریکی کارێکن مەترسیدارە. بەڵام بۆ مەترسیدارە؟ ئەڵێ لەبەرەوە کاتێ دەچنە شارێک باشترین گەنجەکانی ئەو شارە لە دەوری سۆفیست کۆ دەبنەوە، ئەم گەنجانە دەبێ ژیانیان لەگەڵ ئەو سۆفیستا بەرنەسەر تاوەکو پێ بگەن، تاوەکو چاکتر بن، وەکو پێتاگۆراز دەڵێ. ئەڵێ بەهۆی ئەمەوە کە ئەم دێ بۆ لای سۆفیستەکە، ئەم کەسە لە ڕەفیقەکانی و لە خزمەکانی و لەوانە دوور دەکەوێتەوە. بەهۆی ئەو دوورکەوتنەوە و ئێتیمامدانی بە سۆفیستەکە زیاتر لەوان، ئەو خەڵکەی کە ئەم کەس و کاری ئەم و هاوڕێکانی چی دەکەن؟ ڕق هەڵدەگرن لە بەرامبەر سۆفیست. بۆچی؟ چونکە هەست دەکەن ڕەفیقەکەیان سۆفیست ئەوی لێسەندون. لەبەرەوە هەر لێرە باسی حەسوودی دەکا کە لە ئاساسەوان حەسوودی بە سۆفیست دەبن. بۆچی؟ چونکە ڕەفیقەکەیان گرنگی بایەخ بە سۆفیستەکە زیاتر دەداتە بەوان. ئەڵێ بەهۆی ئەمەوە کێشەی گەورە دروست دەبێت بۆ سۆفیست. لەبەر ئەوە کاتێک کە ئەمە ڕوودەدا، ئەم سۆفیست دێتە شوێنێک، ئەم گەنجە لە دەوروبەرەکەی دەبرێت و ئەم گەنجە زۆربەی کاتەکانی لەگەڵ ئەوە دەباتە سەر. ئەڵێ ئەلێرەوە ئەوانەی کە ئەم لێیان دوورکەوتوێتەوە حەسوودیان دەجوڵێ، غیرەیان دەجوڵێ و ئەمانە لە ناویانە دەجوڵێن و بیل لەوە دەکەنەوە چۆن پیلانێک داڕێژن. بۆچی؟ بۆ ئەوەی سۆفیست لە ناو بەرن، بۆ ئەوەی سۆفیست دوورخەنەوە بەلایەنی کەمەوە، بۆ ئەوەی ئەو کەسە ئەو هاوڕێیان لە سۆفیست بسێنەوە. تەمان ئەمە این پاساوێکی زۆرینە، ینی پوڵی زۆر سادەیە، شتێکە کە زیاتر سایکۆلۆجی و کۆمەڵایەتیە. ئەو بەڵام دێت دەیەوێت ئەو تراژیدیای پێ دروستکە. تەمان ئەمە پاساوەکەی بۆ خەڵکێک جەماوەر پاساوێکی زۆر ینی معقولە. ینی لای جەماوەرێک کە لە ناو کێشە کۆمەڵایەتیەکان نادەژی و دەزانێت کێشە کۆمەڵایەتیەکان چەند سەختن، توشبوونی کەسێکی بێگانە لە شارێکە بەمە بەو سەختیە دەبینین، ینی بەو شێوەیە کە
پرۆتاگۆراس وێنەی ئەم تراژیدایە دەکێشێ لە لای خەڵکی ئەم تراژیدایە چییە؟ فعلەن تراژیدایەکی گەورەیە و مەترسیەکی گەورەیە و خەڵکی جەماوەر قەنەعەت بەمە دێنێ کە ئەمە مەترسیەکی گەورەیە. بۆچی؟ چونکە ئەو خۆی معایەشەی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کردووە و لەوێشەوە سیر دەکات کە ئەمیش تووشی شتێکی ئاوا دەبێتەوە. بەڵام ئەو دواتر دەڵێ من تەبان باسیەوە دەکات کە من لەوانی تر سۆفیستەکانی تر ئازاترم گوێ نادەم بەوەی کە چیم لێ دێ لێرە وەکو بڵێ جۆرێک لە ئازایەتی دەنوێنێ لە وە جۆرێک لە دڵسۆزی بۆ کارەکەی دەنوێنێ ئەوە دواتر باسی دەکات. دوایەوە دێتە سەرەوە کە سۆفستەکان ینی سۆفیست زۆر بوون و مێژوویەکی دوور و درێژی هەیە و ناوی دەنێ هونەرەمە هونەرێک کە سۆفیستەیەتی و دێت کۆمەلە شاعری کۆن کە هەن و خەڵکانێکی تر کە دیارن ئەمانە هەمووی دەکات بە سۆفیست. بەڵام چۆن دەڵێت لە ئەسڵا ئەمانە کارەکەیان چییە؟ کاری سۆفیستە. کاری سۆفیستیش چییە؟ وەکو ئەوەی کە لە سەرەتاوە ئەودانی پیادەنێ دروستکردنی ناوبانگە، دروستکردنی ناوبانگە بۆ کەسێک چۆن کەسێک فێردەکەی بتوانێت بە ناوبانگ بێت. و کاتێک فعلەن ئێمە ناوبانگ دەرکردن دەبێتە ئامانج و هونەرەکەش دەبێتە هونەری ناوبانگ سازی ئەگەر بگونجاوە بڵین ئەوە ممکنە چونکە بۆەوەی کەسێک ناوبانگ دەرکات دەبێت لە شتێکە ناوبانگ دەرکات وایە هەر لە خۆیەوە ناوبانگ دەرناکە. فەرەزان من تۆ فێرکەم ناوبانگ دەرکەی ناوبانگ لە چیادە ئەم پرسیارە دێتە پێشەوە لە چیا تۆ بە ناوبانگی؟ لە سیاسەتە، لە هونەرە، لە سەما، لە ئەندازیاریە، ئەندازیارێکی بەناوبانگی، پزیشکێکی بەناوبانگی، سیاسێکی دەبێت شتێکی بەناوبانگ بیت، شتێکی بەناوبانگ. ئەی ئەم شتە چییە؟ ئەم شتە یانی ئەم کەسە یا کەسێکی پیشەیە یا کەسێکی تەکنیکیە یا هونەریە یا کەسێکی ئەخلاقیە یا کەسێکی سیاسیە، ینی یا ڕەبتی بە تواناکانەوە هەیە یا ڕەبتی بە بەرەکانەوە هەیە. ینی یەکێک لەو توانایانە کە پیشەیەک توانایەکی پیشەیە ئەم کەسە دەکاتە کەسێکی پیشەیی ئەم کەسە دەبێت لەو پیشە بەناوبانگ بێت. ئەوەنە ئەگەر ئەم بابەتە نەبێت تاوەکو ئەوی لەسەر ڕاوەستێ ئەم ناوبانگە دروست نابێت. کەواتە ناوبانگ دەرکردن دەبێت ناوبانگ بێ لە شتێکە وە شتەکە بە زمانی لۆجیک بابەتەکەیە ئەوەیە کە تۆ ناوبانگەکە لەسەری ڕادەوەستێ. ئەگەر ئەمە نەبوو ناوبانگەکەش وجودی نیە. بۆیە کە کەسێک دەڵێ ناوبانگی هەیە لەکوێوە ناوبانگی هەیە لە چیە ناوبانگی هەیە یا لە هونەرایە یا لە کارێکی پیشەیە. تۆ دەڵێ دارتاشێک بۆی دارتاشیەکەیەوە ناوبانگی دەردەکات، ناوبانگ دەردەکات. کەشتی سازێک بۆی کەشتەکەیەوە ناوبانگ دەردەکات، هونەرمەندێک بۆی هونەرەکەیەوە ناوبانگ دەردەکات. کەواتە دەبێت شتێک هەبێت. ئەڵێ ئەمان هاتوون چیان کردووە ئەم سۆفستانە؟ ئەمان هەمووی سۆفستن، بەڵام لەبەر ئەوەی ئەم کارە ئەو فیتنەی لێ دەکەوێتەوە سەیری ئەم ڕەبتەکە. هەڵێ لەبەر ئەوەی ئەو گەنجانە کە حەزیان لە دوو ناوبانگ دەرکردنە دیان بۆ لای سۆفیستەکە کە غەریبە لە دەوروبەرەکەی خۆیان دادەبڕێن خزم و کەس و کار و هاوڕێکانیان لەبەرەوەی ئەم لێیان دوور یانی قەزێکی عاتیفی دروست کردوێتی بە مشکیلە و ئەمەش دواتر دەکاتە ئەساس بۆ ئەوەی کە ئەوانەی پێشوو بۆیە ئەم هونەرەیان پەردەپۆش کردووە لەژێر پەردەی هونەری ترا ئیشیان کردووە لەبەر ئەم هۆیە. یعنی چی؟ یعنی ئەو هۆیەی کە تەحدیدی کردووە بۆ پەردەپۆشکردنەکە لە ڕاستیە هیچ نییە. ینی ئەوەندە ناهێنێتوە لەبەر ئەم سەبەبە ئەوەی ئەوە پەردەپۆشکەی.
بەڵام ناڵێم ئەمەی کە ئەم دەیڵێ لە زەمینەیەکی سایکۆلۆژی و کۆمەڵایەتیە کە هی ئەو جەماوەرەیە کە گوێی لێ دەگرێت ئەمە چییە؟ ئەمە شتێکی زۆر سەختە و شایانی ئەوەیە ینی شایانی ئەوەیە ئینسان خۆی بشارێتەوە بۆی تووشی ئەو کێشانە نەبێت بەڵێ لەبەر ئەمە بۆی خەڵک ڕقیان لێ هەڵنەگرێت ناچار بوون چی بکەن؟ ناچار بوون خۆیان لە بەرگی ترا نیشان بدەن تەماونایە بڵێ ئەم هەل لە ئەسڵا ئەمانە پۆشەری هونەرە ڕاستەقینەکان ئەمانە بە ناوی زانست و هونەرەوە خەریکی کارێکی ترن هەنی بە ناوی ئەمەوە خەریکی شتێکی ترن بێگومان دواتریش دەردەکەوێر پرۆتاگۆراس بە ناوی ئەوی شتێکەوە بە ناوی سیاسەتەوە فێرکردنی سیاسەتەوە خەریکی چییە؟ خەریکی شتێکی ترە ئەو شتە چییە؟ ئەویش ناوبانگ سازیە یعنی خەریکی ئەم کارەیە کەواتە لە شوێنەکە پرۆتاگۆراس زیرەکانە دێ ئەمە دێنێتەوە دەڵێ ئەوانی تر ئەمانە هەمووی سۆفیست بوون بەڵام لە بەرگی ترا دەرکەوتون لەبەر ئەوە ئەم هونەرەی من پێوەی سەرقاڵم تاریخی هەیە و خەڵکێکی زۆران کە سۆفیست بوون بەڵام سوکرات تۆ نەزانیوە سۆفیستن و خەڵکیش نەیزانیوە سۆفیستن چونکە ئەمانە لە ژێر پەردەی ترا ئیشەکەی خۆیان کردبوو ئەویش چییە؟ ئەوەی کە وەکو بڵێ دەکرێ عەقڵ قبوڵی کە ئەم کارە وابێت ئەویش ئەوەیە مەوزوعی ناوبانگسازی ینی دەکرێت ڕەپت بێ بامونەرێکەوە ینی هەر کەسی هەر گیشێکی پیشەیی دەکا یا هونەری یا دەچێتە بواری هونەرەوە بۆی هەیە دەتوانێت ئەمە تەنها وەکو وەسیلەیەک بۆ وەکو بابەتێک بۆ ناوبانگ دەرکردنەکە بەکاربێنێ یانە ئەو کاتە ناوبانگ دەرکردنەکە دەبێتە جەوهەر ئەوی تریان دەبێتە عەرەزی ئەو جەوهەرە ینی ئیشەکە خۆی دەبێتە شتێکی ڕواڵەتی شتێک وەسیلەیە هیچ نین ئەوەی گرنگە چییە؟ ئەوەیە کە ناوبانگ دەرکەی ئەگەر هاتو تۆ بە شتێکی زۆر زۆر کەمیش ناوبانگ دەرکەی ئەوە گرنگنی ئەم شتێک کردوتە ئیشە خراپە چاکە چۆنە چۆن نییە هەر ئیشە ئەسڵان ئەوەی گرنگە ئەوەیە لە ڕێگەی ئەمەوە تۆ ناوبانگ دەرکەیت جا لەمەوە کە ناوبانگ دەرکردن ڕەبتی بە هەموو یعنی دەکرێت ئەم دەردە تەبە ناوبانگ دەرکردن دەردە هەم دەردی هونەرەکانە دەردێکی کوشندەی هونەرەکانە هەم دەردێکی کوشندەی چییە؟ پیشەکانیشە بۆ نمونە پزیشکێک بەهۆی ناوبانگ دەرکردنەوە وای لێ دێت کە لە پزیشکی بکەوێت ینی لەوە بکەوێت پزیشک بێت چونکە دایمە خەیاڵی ئەو کاتە خەیاڵی لای کارەکەی نییە خەیاڵی لای نەخۆشەکە نییە خەیاڵی لای شتانێکی ترە و بیرکردنەوەی سەرقاڵە بەو شتانەوە و ئێوە لەوانەیە بینی بێتتان لە ناو هونەرمەندەکانە لە ناو وەرزشکارەکانە ئەوانەی کە عاشقە جەماوەر دەبن یعنی لە جاتیەوەی عاشقی هونەرەکەیان بن عاشقی جەماوەرەکە دەبن ئەوانە زوو دەکەون ینی شتێک دەکەن و بەڵام دوای ئەوەی تر وەکو ناتوانن لەوە زیاتر بشنە پێشەوە تەنها ئەم کارێک دەکەن بەم کارە دەردەکەون و دوای دەرکەوتنەکەیان چیان لێدێ لە بواری هونەرە دەکەون لەبەرەوە دەرکەوتنەکە دەبێتە ئامانج ئەوی تر دەبێتە وەسیلە جا لێرەوە ئەوەی ینی پرۆتاگۆراس شوێنێکی گرتووە شوێنەکە زۆر وردە بۆ ئەوەی قەناعەتمان پێ بێنێ کە هۆمیرۆس سۆفیست بووە هیزیۆد کە حکایەتی شعبی نووسیوە ئەویش سۆفیست بووە و کەسانێکی تر دێنێتە ناو قائمەی لیستی سۆفستاییەکانەوە و تۆ لێرا دەتوانین نەکە دەتوانین کەسانێکی تریشی بۆ زیادکەی بڵێ ئەوی سۆفیست بووە بەڵام خۆی پەردەپۆش کردووە بەچی بە فڵانە هونەر جا لێرە ئەو دەیەوێت بڵێ چی؟ دەیەوێت بڵێ ئەو ڕێگایی ئەوان گرتویانە لە پەردەپۆشکردنی خۆیان لە ترسی ئەوەی تووشی ئەو فیتنەیە و فیتنەیە ببن من ئەمە ناکەم دەڵێ من ئەم ڕێگایم پێ باش نییە تابان کە دەڵێ ئەم ڕێگایم پێ باش نییە لەکوێوە دەڵێ لەوێەوە دەڵێ کە
ڕێگایەکە پێی باش نییە بۆ خۆپاراستن. یعنی ئەم ڕێگایی کە ئەوان گرتویانە ڕێگایەکی ناجەح نەبووە. بۆچی؟ چونکە پیاوە زیرەکەکانی شار نەک خەڵکە ئەوامەکە دەڵێ خەڵکە ئەوامەکە جەماوەر دەڵێ لە هیچ شتێک جا ناکاتەوە. لەبەر ئەوە سۆفیستەکان خۆیان پەردەپۆش دەکرد لەبەر جەماوەرەکە نەبوو، چونکە جەماوەرەکە هەر خۆی نابینی، یعنی هەر خۆی ئەم پەردەپۆشکراوە بۆ جەماوەرەکە، چونکە جەماوەرەکە نەزانە. ئەی بۆ کێ ئەم پەردەپۆشیە دەکەن؟ بۆ پیاوە عاقڵەکانی ئەو شارە. ئەڵێ بەڵام لەگەڵەوەشا خۆیان پەردەپۆش دەکرد، پیاوە عاقڵەکانی ئەو شارە ئەمە ئەوانیان دەبینی کە بەم پەردەیە لەژێر پەردەکەەوە کارەکەی ئەوانیان دەبینی. دوایەوە دەڵێت کە ئەوەش کەشف دەبوو کەوان خەریکی چین، ئەو کاتە دەبواە ئەو سۆفیستە هەڵبێت لە کاتێکا توانای هەڵاتنیشی نییە. هەڵێ جگە لەوەش کە توانای هەڵاتنی نییە و ناتوانێت هەڵبێت چونکە دەگیرێ. ئەڵێ دواتر خەڵکەکەش ڕقێکی زۆری لێ هەڵ دەگرێ کاتێکە کەشف دەبێ ئەم خەریکی چییە، چونکە وا تێدەگا کە ئەم سۆفیستە پارەشی لێ سندووە و فریویشی داوە خەڵەتان دوێتی. ئەڵێ لەبەرەوە من بڕیارمدا ڕێگایەکی تر بگرمە بەر کە مەترسی کەمترە، ینی هەموو بیرکردنەوەکەی لەسەر چی بەندە؟ لەسەر سوودخوازی بەندە. یعنی چی قازانجی تایە بۆ من؟ یعنی لەوێەوە نییە تەبان وان نیشان دەدا دەڵێ من بە ئاشکرا دەڵێم سۆفیستم دەوێ وا بڵێ من حەقیقەتم دەوێت، لەبەر ئەوە من حەقیقەتی خۆم ناشارمەوە. یان ئەمە تێدەگەیەنە لە ڕواڵەتە ئەمەیە. بەڵام لەلایەکی ترەوە کار لە قسەکانی خۆی وردەبیتەوە لە ڕاستیە ئەوەی کە ئەوای لەو دەکات ئەمە ئاشکراکە کە سۆفیستە وەکو بە قسەی خۆی وەکو ئەوان لە ژێر پەردەی هونەرێکە یا پیشەیەکە ئەم کارەنەکە، ئەوە نییە کە ئەم حەقیقە دویستە، عاشقە حەقیقەتە. یعنی عاشقە بەوەی کە خۆی بێ و خۆی وەک خۆی هەیە چییە ئەوە بێت وەک بێ نەدا بە هیچ حەقیقەتی خۆی ئاشکراکە. نە ئەمە نییە. ئەو دەڵێ ئەم ڕێگەیان مەترسی کەمتر مەترسیدارن لەوی تر، ئەوانی تر ئەوەیان دەکرد بەڵام پێیان دەزاندا. بەڵام من ئەمە دەکەم ڕوبەڕووی چی نابمەوە؟ ڕوبەڕووی ئەو مەترسیانە نابمەوە. کەواتە خۆ ئاشکراکردنی سۆفستێکی وەکو پرۆتاگۆراز، یانی ئەو ڕێگایی کە پرۆتاگۆراز بۆ ئاشکراکردنی خۆی دەیگرێتە بەر، لە ڕاستیە ئەم ڕێگایە زیاتر پۆشەرترە، ئەو دەپۆشێت تا ڕێگاکەی تریان کە لە ڕێگەی هونەرێکی ترەوە خۆی دەشارێتەوە. وە لەکوێوە ئەمە وایە؟ لەوێوە کە ئەم پۆشینە ئەم ئاشکراکردنە لە پێناو پۆشینە وا دەکا و سەلامەتر بێت، وا دەکا کە پەلامار نەدێ، وا دەکا کە ئەڵێ من تاقیم کردوێتەوە من بە ئاشکرا دەڵێم سۆفیستم و مامۆستای خەڵکم، خەڵک فێر دەکەم. ئەی فێری چی دەکەی؟ ئەوە تەبان ئەمە پرسیارەکەی سوکراتە، فێری تۆ فێری چی دەکەیت؟ ئەم چییە بە نسبەت سۆفستەوە؟ ئەم پرسیارە قورسەکەیە. یعنی ئەمە ئەو پرسیارەیە کە تۆ نابێ بیکەیت، تۆ فێری چیم دەکەیت؟ جا سوکراتیش ئەم پرسیارە دەکات. جا لێرە ئەوەی کە گرنگە ئەمە ڕێگایە کە سۆفیست دەگرێتە بەر پرۆتاگۆراز و ڕێگایە کە لە هەموو ڕێگاکانی تر زیرەکانەترە، ئەویش ئەوەیە چۆن لە ڕێگەی ئاشکراکردنی خۆتەوە خۆت ونکەیت، لە ڕێگەی ئەوە کە خۆت ئاشکرا دەکەی خۆت بپۆشیت. ئەمە وەکو چی وایە؟ نمونەیەکی بچووکتان بۆ دێنمەوە لەبارەی لە شتێکی ترە بۆەوەی ئەو خۆ ئاشکراکردنە کە باشترین پۆشینە ڕوون بێتەوە. کەسێک درۆزنە، دەڵێ من درۆزنم، من درۆ دەکەم، یعنی خۆی ئاشکرای دەکەم. ئەم کەسە کە دەڵێ من درۆ دەکەم تۆ لێ دەبێ بەچی؟ بە کەسێکی ڕازگۆ. لە کاتێککە ئەم کەسە درۆزنە درۆ دەکات، کە درۆ دەکات نەڵێ درۆ دەکەم، تۆ یعنی بە درۆزنی دەزانی. بەڵام کە وتی درۆ دەکەم من، ئەوە تۆ بەچی دەزانی؟ بە ڕازگۆی دەزانی، چونکە چی وتووە؟ عەلە ئاساس ڕاستیەکەی خۆی وتووە.
بەڵام وتنی ئەم ڕاستیە بۆ چییە؟ بۆ پۆشینی درۆکەیە. یعنی کە ئەو وتی من درۆزنم بێت تۆ لی دەگەڕیت کە لی گەڕایە ئەو زەمینە ساز دەبێت بۆەوەی درۆکانی خۆی بکات. ئە لێرە ئەمە جۆرەکە لە ئاشکراکردن، بەڵام چی؟ ئاشکراکردن لە پێناوی پۆشینە. سۆفستیش کە دێ ئەمە دەڵێ ئەڵێ من ئاشکرام، بەڵام بەم ئاشکراکردنەی خۆی چی کردووە؟ جۆرێکی تر لە پەردەی بۆ خۆی دروست کردووە. پەردەکە فعلەن شوشەیە، بەڵام لە عینی کاتە ئەم پەردە شوشەیە ئەوەی لە پشت شوشەکەیە نیشانی نادا، وەکو ئاوێنەیەک وایە. یعنی شوشەیەکە لە جاتی ئەوەی لە ناوەیە نیشانی بدا، ئەوەی لە دەرەوەیە لە ناو شوشەکە دەردەکەیەوە دەیداتەوە. لەبەرەوامە جۆرێکی زیرەکانەترین جۆری پۆشینی ڕاستیە حەقیقەتە. ئەڵێ ئەوان بە پەردە پۆشکردن خۆیان لە جەماوەر نەدەرشاردەوە، چونکە جەماوەر تێگەیشتنی بۆ هیچ شتێک نییە و گەر بگونجێ بڵێم ینی خاتری جەماوەر دەگرێ. ئەوە دەڵێم ئەوان جگە لە جێبەجێکردنی ئەوەی کە ئەو پیاوە بەهێزانە فەرمانی پێدەکەن هیچی تریان ناوێت. پیاوە بەهێزەکان کامانن؟ ئەوانن کە چاویان تیژە، توانای ئەوەیانەیە ئەوەی کە ئەو هونەرەی کە ئەوان خۆیانی پێپۆشیوە بتوانن بیبڕن و ئەوان ببینن کە خەریکی چین، ئەوان وەک سۆفیست ببینن. ئەڵێ جگەل لەوەش کاتێک کارەکەشیان ئاشکرا دەبێت و دەیانەوێ هەڵبێن ناتوانن هەڵبێن. ئەمەش تووشی بەدبەختیەکی گەورەیان دەکات. سەرڕای ئەو بەدبەختیەش کە تووشیان دەبێت هەر بەهۆی ئەمەشەوە خەڵکی ڕقیان لێیان دەبێتەوە، چونکە ئەو کاتە بە کەسانێکی هەڵخەڵەتێنەریان دەزانن و وا دەزانن ئەوان فریویان داون. هەر لەبەر ئەمەشە من ڕێگایەکی تەواو جیاواز لە ڕێگاکەی ئەوانم هەڵبژاردووە. من بە ئاشکرا دەڵێم سۆفیستم و من خەڵکی فێر دەکەم و پەروەردەی دەکەم. پێشم وایە ئەم دانپیانانە باشترە لە شاردنەوەی، یعنی دانپیانانی من بۆ ئەوەی کە سۆفیستم باشترە لەوەی کە بشارنەوە، چونکە دانپیانان باشتر دەمپارێزێت لە نکۆڵی کردن. کەواتە مۆزوعەکە چییە؟ مۆزوعەکەەوە نیە حەقیقەتی خۆی بڵێ، مۆزوعەکە ئەوەیە کە دانپیانانەکە وەکو پەردەیەک وەکو دیوارێک ئەو زیاتر دەپارێزە، قەڵایەکی باشترە لەوەی کە چی بکە نکۆڵی لەوە بکە کە سۆفیستە. ئەڵێ من بەهۆی ئەمەوە ئیتر پێویستم بەوە نەماوە بەترسەوە کار بکەم، لەبەر ئەوە بە ئاشکرا دەڵێم سۆفیستم، بۆیە پێم وایە خوا کۆمەکم دەکا و ناهێڵێ خراپەکاریم بەرامبەر بکرێت. لە ڕاستیشدا من هەلێرا کە دەڵێ خوا کۆمەکیم دەکا، ئەوە نیشان دەدا کە ئەم بەهۆی ئەوەوە ڕاستی خۆی وتووە، ڕاستی نەشاردووەتەوە، خوش کۆمەکی دەکا. لە کاتێک ئەمە چییە؟ ئەمە جۆرێکی باشترین جۆری خۆ پۆشینە، ینی پۆشینی حەقیقەتە بە بەرگێک. بەڵێ لە ڕاستیشدا من تەمەنێکی زۆرم لە کارەکەدا بەسەر بردووە، باسی ینی باشی ئەو بەرگە دەکا، ئەو بەرگە ڕوونە. ئەڵێ من تەمەنێکی زۆرم لەم کارا بردووەتە سەر، ئەڵێ بە باوکی هەمووتان دەشێمەوە تەمەنم زۆرە، تا ئێستاش لەو تەمەنا کە من ئەم ڕێگایم گرتووەتە بەر پەردەکەم شوشەیە، ئەڵێ تا ئێستا تووشی هیچ تەنگ و چەڵەمێک نهاتوو. ئەڵێ بۆیە با ئەلێرا گفتوگۆ بکەین لە بەردەم خەڵکەکە، یعنی ئەو هەموو شتێک وتووە بۆ جوابی ئەوەی ئەرێ باشە لە بەرجا قسە بکەین یا لە بەردەم جەماوەرەکە. ئەڵێ لەبەرەوە من ئاوام جا ئەمە بەکاردێنێ بۆ جارێکی ترچی باسکردنی خۆی و خۆ گەورەکردنی کامەشی سۆفیستە، ینی سۆفیست شتەکان گەورە دەکا، ناوبانگ بۆ شتەکان دروست دەکا، وا لە شتەکان دەکا لای خەڵک خۆشەویست بن و دەشتوانێ وا لە شتەکان بک لای خەڵک ڕقیان لە شانە بێ. ئەم لە ڕێگەی وێنانەوە کە سازی دەکا، وێنە سایکۆلۆژیانەوە.